کەسانێکی نەشیاو لەو شوێنانەدا ئەمەزرێن شەهادەی ماستەر و دکتۆرای نییە. کۆمەڵێک هەڵگری بڕوانامەی باڵا لە بەردەم ئەنجومەنی وزیران گربوونەتەوە بۆی ئەوەی دامەزراندنیان دواکەوتووە. جا من ئێستا دەمەوێت لەگەڵێکێک لەو کەسانە قسە بکەم. کاکە سڵاو دەبێت دەمێت پێم بڵێ هۆکاری گرنەوەکەتان چییە؟ ئێمە وەکو هەڵگرانی خاوەن بڕوانە باڵاکەن کە ژمارەمان 552 کەسە کە تا ئێستا دانەمەزراین نە بە شێوەی گرێبەست نە بە شێوەی هەمیشەیی لە هیچ دامدەستگای حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا مەبەست لە گرتبوونەوەکەمان ئامادەبوونمانە بۆ ئەوەی ئێستا لە جێدانان بێ یان گرێبەستێکمان بۆ کرێ کە ئێمە لە پێشینە کەسانێکی تر بە ناشایستە لە شوێنی ئێمە مافی ئەمەیان خواردووە ئێمەش داواکارین عەدالەت پەیڕەو بکرێت. باشە کەسی دیکە لە شوێنی وەدانراوە کە باس کرد. هۆکار چییە وەدانراونی وەدانن؟ وەڵی هۆکارەکەی نادیارە بەڕاستی ئێمەش دتمان بۆ کردووە کە دەست کراوتە کەیسەکەمانەوە 1500 کەسی ناشایستە ئێستا لە ئەنجومەنی ڕاژە وتبینی کراوە کە شادەی دیپلۆم و ئامادەی و بەکالۆرۆسیان هەیە، بەڵام ئێمە لە کاتێکە هەڵگری هەموو پێداویستەکانی نازناوی زانستی تا ئێستا نەماتوانیوە خزمەت بە وڵات بکەین. زۆر باشە، دەست خۆش بێتن. دەمەوێت یەکێکی دیکە لەو مامۆستا ئافرەتانە وەربگرم لێرە. مامۆستایان سڵاوتان لێ بێت، کاوەتان قسە دەکەن، پێمان بڵێن لەسەر چی گربوونەتەوە، گربوونەوەکەتان سوودێکی دەبێتن؟ وەڵی هیوادارین سوودی هەبێت، بەڵام ئەمە یەکەم گربوونەوەی ئێمە نییە، چەند گربوونەوەیەکی کەمان هەبوو بەداخەوە تا ئێستا هیچ سوودێکی نەبووە، بەڵام هیوادارین ئەم جارە ئەگەر سوودێکی هەبێت بۆمان. باشە، هیچ دەرچوانی هەڵگری بڕۆنامەی باڵا تاوەکو ئێستا دانەمەزراون؟ وەڵی مەگەڕانی کە گرێبەستکەوانە بێژیان کردبێت، بەڵام بەداخەوە کێشەکە لەوەیە بەشی خۆی دامەزراندن هەر هەبووە بە گرێبەست، کەسانێکی نەشیاو لەو شوێنانەدا ئەمەزرێن کە مەسەلەن لە خوێنی باڵادا ئەمەزرێ شەهادەی ماستەر و دکتۆرای نییە، لە کاتێکا کە کەسانێک هەن شەهادەی ماستەر و دکتۆرایان هەیە، خولی پێداگۆجیان خوێندووە، لەقەبیان هەیە، هەموو شتێکیان هەیە، ئەمانە تاعین ناکرێن، یعنی دانامەزرێن، نازانن لەسەر چه ئەساسێک تۆ ئەچی کەسێک لە کاتێکە کە مەجموعەیەکی زۆر کەس پار خانەنشین بوون، یعنی تۆ لە سەر چه ئەساسێ ئەچی کەسێک لە شوێنی ئەم خانەنشینەدا ئەنیتەوە کە هەمان تایبەتمەندیەکانی ئەوەی تیانە کەسێک دا ئەمەزرێنیتەوە کە شەهادەیەکی نییە بتوانێت شوێنی ئەو خانەنشینە بۆ بگرێتەوە. باشە، قسەتان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کردووە؟ وەڵی چەند جارانێک قسەمان کردووە، چەند جارانێک لەگە هەر ئەڵێن هەوڵتان بۆ ینی ئەوە، بەڵام موشکیلەکە ئەوەیە، کێشەکەی ئێمە ئەوەیە بە بەردەوامی ئەبینین کە خەڵک بە گرێبەستدا ئەمەزرێت، لەسەر چه ئەساسێک و چ بنەمایەک ئەم دامەزران ناکەن بەڕاستی. باشە، لەما ڕابردوو بەڵێنیان بێ ئەوە نەدا کە داتان مەزرێنن؟ چەند جارانێ بەڵێنیان بەڵێنە بە شوێ گەیشت؟ بە هیچ شوێنێ، بۆ شوێنێک کە ئێستا هاتوین دووبارە داوای مافی خۆمانەکەینەوە، بۆ شوێنە گەیشتووە، کەواتە بە هیچ شوێنە نەگەیشت.